لەم ساڵدا و بەهۆی ئەو وشکە ساڵیە و کەمبارانەی کاڕووی لە ناوچەکە کردووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بەرهەمی جوتیارانی سنووری قەزای خانەقین دروست کردووە بە جۆرێکیش بەشێکی زۆر لە بەرهەمە وەرزیەکانیان بەهۆی نەبوونی ئەوەوە وشک بوونەتەوە بۆیە داواکارن لە حکوومەت قەرەبوویان بکاتەوە. ئێمە ئاومان نییە فەلاحی من ئاومان نییە نە ئاوی دیریم نە دامی دیری من خەسارەت کردیم لە تاگەر تا بشیت بچوو بە جۆغانمان گشتی بشکۆ بیە بچوو خدا قبول یەکەیەک ماتۆر سینی ئاگر گرێک گەرمە بیرەغانمان ئاوی شۆرە یعنی معنای نییە وەڵڵە هیچ 25 قوتە ئێمە ئاوای سبەگە ئێمە لە خدا توانین و یەک دامیمان بکەن یەک بەدبەختیمان کەفتیمنا خدا قبول یەکەیەک هینمان بکەن خەسارەی فرێ کردیمنە. ئێمە تقریبا 25 باخەوانی من لە یوسف بەگی من دەیناوین ئاومان نییە دنیای 2 ساڵە ئاو نەڕستی سەپیمان ها احتیماتکردنی زەبانەی ماتۆرما ماتۆرە و ئەوە باخەکەش وشکەوە بیە و ئاومان نییە و ویمە داواکاری ملەیوە ئاوەگە بڕستنە پیمان لە ڕێیماڕێی مەکە بڕستنە باخەکان وشکەونەوە انشاءالله. وەڵا چی خەسار نەکردین ئێمە دنیا مەساریفکەی من فەلاح تێرم بەس ئاو بدەت بعضی ڕۆژ هەست 5 ڕۆژ كامل أو بس أي باغ بيشيك دريت بحيث 8000 100,000 كلفهم كد من عند باخه خوي ربحي 15,000 نية. بەڕێوەبەری کشتتوکاڵی خانەقین دەڵێت وشکە ساڵی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەرهەمی ناوخۆیی جوتیاران دروست کردووە بە جۆرێکیش 30% بەرهەمی ناوخۆیی جوتیاران لە سنوورەکەدا لە ناوچوون. دیارە بۆ کەمبوونەوەی بەرهەمی کشتتوکاڵی بە تایبەتی وەرزیەکان زۆر هۆکار هەیە یعنی زۆر هۆکار هەیە کە ئەو تەسیری هەیە لەسەر کەمکردنەوەی بەرهەمەکان یەک لەو خاڵانە کەمبارانیە دوو ئاوی ڕووبارەکانمان کە سیروان و هەواسان و قۆرەت و هەروەها ئاوی ئەڵوەنە ئەوش کەمی کردووە کە ئەوەش بۆتە مایە ئەوەی کە بەرهەمە کشتتوکاڵەکانمان کەم بێتەوە هەروەها هۆکاری تریش هەیە بازار ینی بازاری ئەو سەوزە و میوە و حتا گەنمی ئەم ساڵیش ینی ئەو پارەی نەکرد کە جوتیار وال لە جوتیار بکە کە هانی بدا بۆ ئەوی ساڵێکی تر دووبارە دەست بکاتەوە کارەکەی خۆی. ساڵانە لە سنووری قەزای خانەقین بە هەزاران دۆنم زەوی کشتتوکاڵی بەراو و دێم بە بەروبوومە جۆرە و جۆرەکاندا دەچێنرێت و هەزاران تۆن بەرهەمی ناوخۆیی جوتیارانی سنوورەکەیە. بەڵام لەم ساڵدا بەهۆی وشکە ساڵیەوە بە ڕێژەی 30% بەرهەمی ناوخۆیی جوتیاران کەمی کردووە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.